خانە های ڕەفیق زریاوە بۆشم، دەنگێ جاگیر بینە کەللەی هۆشم. زاهر زەمزەمەی ڕای زەواریەن، زایەڵەی قەتار ئیشتیهاریەن. هەی تۆ جارباشی خەیر بۆ ئامانت، خاسە خاس مەلوولم دەستم دامانت. نەڕاگەی ئەحسان حوسەینی مەزلوم، تو سەرمای عەشق ئیمامە مەعسووم. بۆشە ساکن بۆ ساتێ قەتارت، واسکەن قوفڵە تەنگ دیاری بارت. تەنوورەی گۆماو دڵخۆشیان، سەرچەشمەی سیروان هەرسم خۆشیان. بینەرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24 ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ ئەڵقەیەک و بەرنامەیەکی نوێی قەلەندەرخانە. بەرنامە ئەم جارەمان تایبەتە بە یەکێک لە شاعیرە گومناوەکانی شێوەزاری گۆران کە ئەویش شاعیری گومناو شێخ محەممەدی فەخرالعولەمایە. بێگومان ناوی ئەم شاعیرە زۆر کەم لەناو مێژووی ئەدەبیات و فەرهەنگی کوردیان ناوبراوە. بێگومان بۆ ناسین و زانینی ژیان و ئەدەبیات و شیعرەکان و توێژینەوەکانی ئەم شاعیرە گەورەیە برایی گەورە و بەڕێز مامۆستا ئەیوبی کوێخا ڕۆستەم، مامۆستای توێژەر و نووسەر ئامادەیە لە بەرنامەکەمانە. مامۆستا ئەیوب بەخێر هاتیت. زۆر زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە و دەستان خۆش بێ. بەڕاستی ئەم بەسەرکردنەوەی ئەم زاتانە ئەرکی بەرنمەکەی ئێوە و چەندین بەرنامەی تریشە بەڕاستی، چونکە تا ئاستێکی زۆر گومناون. سەرچاومان هات مامۆستاگیان، چاوت خۆش بێت. زۆر سپاس. هەروەها برای ئازیز کاکە ڕێژوان تاها بە ئامێری عود بەشدارە لە بەرنامەکەمانە. بەخێر هاتی کاکە ڕێژوان. بێگومان لەگەڵ هاوکارم خەندەخان. مامۆستاگیان، وەکو باسمان لە شێخ محەممەدی فەخرالعولەما کرد، شاعیرێکە لە سەردەمی خۆیان ناو ناوبانگێکی زۆر گەورە و فراوانی هەبووە، بەڵام لەم سەردەما هیچ زانیاریی ئەو تۆ لەبارەیەوە نییە و زۆر کەمە بگرە و زانیارە نەشیکە هەیە. ئێمە حەزەکەین سەرەتا پێمان بناسیێنی بزین ئایا ژیانی چۆن بۆ سەرەتاکانی ژیانی. دیارە شێخ حەمەد ساڵحی فەخرالعولەما زانە دانا بەڕاستی شاعیر و پیاوی دیاری سەردەمی خۆی لە هەموو بوارەکانی ژیاندا بەداخەوە تا ئێستا لە ئێمە ئەتوانم بڵێم تا ئاستێکی زۆر گومناوە و ئەو سەرچاوانش کە باسی ژیان و بەرهەمەکانی حەمەد ساڵحی فەخرالعولەماکەن کەمن. بەو کەمیەش هێشتا هەڵی زۆریان تایە، هەڵەیان تایە، هەم لە ڕووی مێژووی لەدایکبوونی و تەمەنی چەند ساڵ بوو، هەم لە ڕووی ڕەچەڵەکی تەنانەت بنەماڵەکەشیەوە. لە هەندە سەرچاوان نووسراوە ساڵی 1250 کۆچی لەدایک بووە و ساڵی 1305 یا 308 کۆچی دوایی کردووە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە، چونکە پێش ئەوە و دواییش ئەیسەلمێنم بە بەڵگە ئەیسەلمێنم. و لە هەندێ سەرچاوان نووسراوە کوڕی شێخ ئیماموددینە، نەخێر، کوڕی شێخ محەممەد، کوڕەزای شێخ ئیماموددین و شێخ مەحموود ئەچێتەوە سەر شێخ محەممەد، ئەچێتەوە سەر شێخ ئەحمەدی عەلامە کە پێڵێن شێخ ئەحمەدی تەختەی. بنەماڵەی ئەم زاتە هەر لە باوەپیرانی دێرینیانەوە هاتوونە ناوچەی بێڵەوار، لە بێڵەوار بوون، لەوێ نیشتەجە بوون، هاتوونەتە ناوچەی پاڵنگان و لە دیەک کە پێڵێن دژان نزیکی پاڵنگانە لەوێ نیشتەجە بوون. باوکی پیاوێکی زۆر زانا بووە، ئەمیش لە بەردەستی باوکیە هەم قورئانی پیرۆز هەم هەندێک وردە کتێبی خوێندووە کاتی خۆی ئەوانەی کە لە حوجرەکانە خوێنراون. پاشان ئیتر مەلی ئەندێشەی داوە بە باڵ بە هەموو ژاوەڕۆدا لە هەر شوێنێک گوڵێکی جوان بوو بێ، هەم بۆنی هەناسەکانی گوڵەکەی کردووە، هەم لە شیلەکەشی مژیوە. مەبەستم ئەو زاناوە دانایانی سەردەم عەوداڵی مەعریفە بووە تا بە ئاستە لە ئاستەکان گەیشتووە. پاشان لەسەر داوای ئەردەڵانیەکان
باوکی خراوەتە ناو ئەنجومەنی زانایانی مزگەوتی دارالإحسان کە مزگەوتی دارالإحسان بە مانای کەلیمە گەورەترین زانکۆی سەردەمی خۆی بووە بەدەر لەوەی شوێنی دینداری بووە شوێنی زانست و معریفەش بووە شوێنی ئەدەب بووە تا ئێستاش مەولوی لەوێ ژوورێکی هەیە ژوورەکەی مەولوی تا ئێستاش لە مزگەوتی دارالإحسان هەماوە لەبەرەوەی زانا و دانەکانی سەردەم لەوێ کۆبوونەتەوە لەوێش ئیتر بەهرەمەند بۆ بەس مامۆستا ینی ئەو قۆناغی فەقیهەتی تەواو کردو چۆتە ئەوێ یا لێوێ دەستی نا هەر لە چوارچێوەی قۆناغی فەقیهەتیە هەندێ ئاستی بڕیوە ئەوە نێ سەرەتا پێڵێ سوختەوەوانە بەڕە مستعید و اینجا چووەتە مزگەوتی دارالإحسان لەوێ لەژێر دەستی زانا گەورەکانی ئەو سەردەما بەهرەمەند بووە لە زانستی ئیسلامی وای لێ هاتووە لە تەمەنی 90 ساڵیە مۆڵەتی مەلایەتی یا ئەو سەردەمە پیانوتەوە ودمی مەلایەتی وەرگرتووە ئێتر بۆ بە مەلا لە ناو مەلاکانە کەسێکی زۆر چالاک بووە کەسێکی زۆر دیار بووە کەسێک بووە میسال لە مناقەشەکان وەکو ئەو مێژووە باسیەکەن لەو سەردەمان نزیکی 1000 فەقیر لە ناو شاری سنەیە هەبوو ئەم دیار بۆ لە ناو باسی ئەوە کەم وتم مەڵبەندێکی معرفی گەورە بووە 1000 نەک هەر فەقێ 1000 فەقێ و زانا لە مزگەوتی دارالإحسان بوون هەم خوێندویان هەموانیان بوو تۆ خۆ دەزانی فەقێ هەندێک جار بە خوار خۆی دەرساڵێ لە سەروی خۆی دەرز وەرەگرێ قۆناغی فەقێتی وایە بەڕاستی ئیجار لەوێ ئەوە لە پیاوێکی زانا بووە ئەوەنە بەهرەمەند بۆ لە زانستی دینی و هەمان کات چۆتە ناو بواری ئەدەب ئێتر لە کۆبوونەوەیەکی گەورە پێڵێن شەربەت خواردنێکی گەورە شەربەت خواردنی شاهانە بە ڕەزامەندی میری ئەردەڵان و لە کۆبوونەوەی ئەنجومەنی زانستی مزگەوتی دارالإحسان نازناوی فەخر العولەمایان داوەتێ فەخر العولەما نازناوێکی گەورەی بەڵام خۆی نازناوی شیعری ناتۆرەی شیعری حەیرانە شعرەکانی بە ناوی حەیرانەوە بڵێ دیارە ئەم زاتە بەداخەوە بەرهەمی زۆرە بەڵام بەرهەمەکانی کۆ نەکراونەتەوە هەتاکو بۆ یەکەم جار کە قسە سەبارەت شێخ حەمەد ساڵحی فەخر العولەما بکرێ ئێمە بووین ئەو کاتە مدیری چالاکی وێژەیی بوو لە سلێمانی ئێمە دیدارێکمان بۆ فەخر العولەما کرد چەند کەسێکمان بان کرد لەودی و ئێمە خۆشمان لێرە بابەتمان پێشکەش کرد یعنی گۆمی بێدەنگیەکەمان ئەتوانم بڵێم شەڵەقان هەر ئەو شڵەقانی گۆمی بێدەنگێش وای لات خەڵکانێکی تری دڵسۆس بچن بە دوای بەرهەمەکان یا بگەڕێن و دوای ساڵێ دیوانێکی گەورەی شیعرەکانی مامۆستاکیان کاتیەوە هاتۆ شایەکی تر بکەین بە میوان نەپاش هەر تەرەف لافاوەن سەیلەن تحقیق بزانە منزڵگەی لەیلەن منزڵ بگیرە وە کەنارەوە باسران بوونارە وە قەتارەوە ساچیت مەپەرسۆ شای سەرتوجاران کۆنە سەر قافڵەی گردی خەمباران واچە هیجرانت زۆر ئاور دەبێ دوکانچەی زەوقش تاڵان کردە بێ یەک پارچە گیانێ جەلاش مەندە بێ ناچار بێوە دڵ تەماش کەندە بێ زارزار بازارش مەداوە پاوە تا مشتری مەرگ ئاما وەلاوە مای ناڕەواش دەردن نمانە و هەرزان پێشدا غەنیمەت زانە و دەست خاڵی تۆ بای سڵامەت ڕوش کردووە مەیدان سارای قیامەت دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست و پەنجە خۆش بە کاک ڕەژوانگیان کاک ئەیوبگیان باسی ئەوەت کرد کە هەڵە لە مێژووی ژیانی فەخر العولەما هەیە ڕاستیەکە چییە بۆی بینەران بزانن دیارە وتمان لە 1250 سەرچاوەکان وە ئاڵێن لە دایک بووە باوکی ساڵی 1260 کۆچی وەفاتی کردووە یعنی ئەم تەمەنی 10 ساڵ بووە 3 ساڵ لە ژیانی باوکی ئەم فەخر العولەما بووە چە منطقێکە یەکێک بە 7 ساڵ لە قەوی فەخر العولەما وەرگێ ئەسڵ لە 19 بووە بە مەلا دوای چەند ساڵێکی تریش بووە بە فەخر العولەما کەواتە ئەمە هەڵەیەکی گەورەیە دووەم ئەم زاتە زۆر هاوڕێی مەولوی بووە مەولەوی 1290 کۆچی لە دایک بووە 1290 کۆچی 31 ساڵ بینیان بووە
ئەو سەردەمەش بەڕاستی ڕێزگرتن لە خەڵکی بەتەمەن لە خەڵکی گەورە هاوڕێیەتی ئەوە نەبووە گەنجێک لەو تەمەنا فەقەیەک بتوانێت هاوڕێتی زانایەکی گەورەی وەکو مەولوی یا شاعرێکی گەورەی 1950 بۆ ئەگەر بە میلادی حساب بکەین 1923 میلادی. بەڵێ ئێمە کۆچی من بە کۆچەکە چون جیاوازی هەیە ئەزانی بۆ چونکە هەر چەند ساڵێکی کۆچی 10 ساڵی کۆچی 11 ساڵی کۆچی هەر ساڵی دەڕۆژ فەرقەکە هەر ساڵی دەڕۆژ فەرقەکە لە 36 ساڵی کۆچی ساڵی فەرقەکە بۆ ئەوە من بە کۆچیەکەڵم سەرچاوەکان بە کۆچی نووسراون. اینجا شعری هەیە یعنی شعری لەژێر کاریگەری حەزرەتی مەولویە شعریشی هەیە هەر لە ناو دیوانەکەی مەولویا تەبع کراوە تاوە زوڵف و ڕۆی تۆ تەماشا من ئەدای نمای فەر سبح و عەشا من سەجادەم و هون زامت ڕەنگ کردن سوژدەم و میحراب ئەبرۆی تۆ بردن حەجم زەکاتم ئەرشەوەن ئەڕۆن هەوای گەشتی دەور ئاسانەکەی تۆن ئەمە بە خۆشەویستەکەی ئەڵێ ئەم شعرە ئەوەندە لە شعری مەولەویە چێ کاتی خۆی هەڵە لە کەشکۆڵەکانە کراوە ئەمە خراوەتە ناو دیوانەکەی مەولەوی کە شعری حەموو ساڵحی فەخر العولەمایە یان شعری قەتاری هەیە ئەوە لەوانەیە جەنابتان نووسی بێتان بخوێنەوە یا ئەوەی کە هەندێکی خوێندەوە هانا هەی ڕەفیق زڕیاوە گۆشم دەنگێ جاگیر بێ نەکەلەی هۆشم ئەمە لەژێر کاریگەری شعر قەتاریەکەی مەولەویە هەیە دیسان زڕی زەنگ زەوارەمەیەوە دەنگی قافڵەکەی بەهارەمەیەوە قافڵەتی ئاماندان دەخیلەن بنەکداری غەم خێلی زەلیلە نفسی فکرەکەی مەولەویە هێناویەتی ئەم بە جۆرێکی دایڕشتوەتەوە هەندێک هەند ینی ئەڵێ فەخر العولەما لە سەردەمی خۆیان هێندەی مەولەوی ناوبانگی هەبووە کە وەکو لە ڕووی زانستەوە زیاتر لە ڕووی زانستەوە زیاتر لە ڕووی ئەدەبیشەوە طبعا زمانی شعری مەولەوی فەخر العولەما بەڕاستی شێخ عەزیز جانەوەری شێخ ڕەحمانی جانەوەری داخی ئەوە چەندین شاعریتر یەک زمانە بەس لە چیا ئەمانە جیاکرێنەوە لە چیا تۆ ئەزانی ئەم شعرە شعری مەولەویە ئێستا من لە ناو 10,000 شعرە بێنە شعری هی مەولەوی نەبێ ئەزانم مەولەوی توانێتی وێنەی هونەری بەرهەم بێنێ لە ناو شعرە کلاسیکەکانە کە تێکەڵن بە وێنەی هونەری شعری مەولەوی ئەناسرێتەوە ئەگینا زمانە شعریەکە یەک زمانە مەولەوی هەر بەو زمانە هەندێکەس ڕای وایە کە مەولەوی لە کلاسیکیش تەجاوزی کردووە قۆناغێک بەرەو ڕۆمانتیک ڕۆشتووە ڕاستە ناڵێن یان ڕیشاڵی ڕۆمانیزم ڕیشاڵەکانی لای نەک ئەو بێسارانی هەیە پێش مەولەوی حتا مەولەوی بێسارانی بە مامۆسای خۆی زانێ ئەڵێ بێسارانیان نەتۆی فەردی من خەم چەنی خەمان زوومە بۆ ساکن نێ بێسارانیە لەناو شعرەکانی منە قسەکە بێسارانی شعری هەیە حەزەکەم بزانی پێش بۆ دلێر بەڵام ڕیشاڵی ڕۆمانیزم لە شعری بێسارانیە هەیە ئەمە گەورەکردنی ئەوە نییە بڵێن ڕۆمانیزمی ئەمە لە فەڕەنسا کۆنترە نا بەڵام ڕیشاڵی ڕۆمانیزم لە شعری بێسارانی و مەولەوی ئەومانە وەکو مەدرسە و ڕێباز نا بەڵێ وەکو ڕیشاڵ لە ژیانی فەخر العولەما چیرۆکێکی عاشق هەیە کە دەلالەتە بۆ دژەباوی ئەم شاعیرە گەر بکرێت باسێکی ئەم چیرۆکەمان بۆ بکەیت بەدڵنیایی دیارە فەخر العولەما عاشقی کشێکی فەلە بووە کریستیان مەسیحی لەوانەی کە کاتی خۆی لە سنا بوون تا ئێساشەر کەنیسە هەیە لەوێ هەم هی یەهودی هەیە لە سنامی مەسیحیەکانێ بەڵام یەهودی لە سنا نەماوە یەهودی لە سنا نەماوە بەڵێ عاشقی بووە ئەو عشقەش خۆمان نەزانین ئەنێ عاشق هەر مرۆڤی عاشق نەکا مرۆڤ نییە شتێک لە مرۆڤبوونی نوقسانە شتێک لە مرۆڤ هەر لە عشقی مەجازیشەوە عشقی حەقیقی لەدایکە بێ وەکو سەیدیە فەرمێ تا مەجاز نەبوو حەقیق نەمە بوو حەقیق بێ مەجاز تەحقیق نەمە بوو حەقیقیان ئەرمەجازیان دڵ من بە ئەو بەخوا ڕازیان گەر شەیدا نەبا یەکسەر مەڵا و شێخ فتوا بۆ سەیدی سەر بڕا بە تێخ فتوای سەربڕینی خۆیە دا کەواتە عاشق مرۆڤ شەر هەرەوە نییە میسال کچێکی خۆشبێژنی مناڵەکەی خۆشەوێ مناڵەکەی خۆی دراوسێکی خۆشەوێ خاکەکەی خۆشەوێ شارەکەی نیشتمانەکەی تەسحیشی بۆ داخۆشی بۆ بەخت دەکا هەر لەم عشقەشەوە بەڕاستی عشقی حەقیقیش لەدایکە بێ ئەم عشقە وای کرۆ بە فەخر العولەما کە لەناو خۆیان قرچەی بێ بسووتێ وەکو گەنمی سەرتاوە نەوێرە لای کەس بیدرکێنێ کەسێک چەندین پشتی مەلان مەلازادە فەخر العولەما لەناو سنا خەڵگێ پرسیاری شەرع بەوەکە عاشقی کچێکی فەلە بووە ئەمە زۆر غەریبە بەڕاستی قرچەی دێ و ناوێرە لای کەسیش هەتا وای لێ ئیتر چاری نامێنێ لای هەندێک دۆست و برادری خۆی
شعر ئەیدرکێنێ ڕازی عشقەکەی ئەدرکێنێ بەڵام لای خۆی بە شعرەی نووسێ پێشتر شعرەکانی هەنەوە جەنابتانە مەجبورە بێت دوازە لای هەندێک کەسوکاری باوکی و دایکی ئەومانەوازان شێت بوو ئەیبەن بۆ وەیس بۆ مەی دەشت بۆ ڕەوان سەر ئەوەستا هەڵێ شێتەکانیانە بر بۆ سەر وەیس بۆ ئەوەی دوعاان بۆ بکەن چاک ببنەوە باوچینە سەر وەیسی خۆمانەوانە ئەیبەن بۆ ئەوێ ئەویش ئەڵێ لە کاتێکە من قرچەمە هات یان لە دەروونەوە ئەسووتام ئاگری ئەو عشقا ئەسووتام ئەمانە من یان بەشێ دەزانی خۆی پێم وابێ زۆربەی شعرەکانیشی ئەو غەزەلانی کە هەیەی ئەو ڕنگانەوەی ئەو عشقی بەڵێ ڕنگدانەوەی عشقەکەیە ڕنگدانەوەی عشقەکەیە بە تەکیید دوجار وای لێ کە ئیجبارە بن یعنی ئیجبارە بن بۆ شەیە فەخر العولەما لە ماڵ دەرەچێ سنە زۆر ساردە لە سلێمانی ساردترە شەیە بە فروباران بە تێکەڵی ئەبارێ ئەچێت لە بەردەم ماڵی خۆشەویستەکەی حتا ئەڵێن خۆیدا دەبەر پلوسکی سەربانەکەیە حتا بەیانی بانگی بەیانی کە باوکی ئەچێ بووە مزگەوت ئەبینە لەوێ ئەڵێ هەموو ساڵات چیەکەی لێرە ئەڵێ باوکی گیان دڵم پێکرد دەسەڵاتم نەبوو هێزم نەبوو یعنی خۆم منعکەم ئەوە دڵم پێی کرد تا دوجارەتر ئەنێرن بۆ خوازبێنی و ئەوەڵ جار ماڵی کچەکە ڕازی نابن پاشان قەناعەت دەیەن و کچەکەش موسڵمان ئەبێ و ئەبێ بە هاوسەریشی یعنی عشقەکەی ئاکامی ئەبێ بەڵام پرسیاریشتری هەر لەسەر و عشقا دوای ئەوەشی کە بووە بە ژنی هەر شعرەکانی بۆ ئەو نووسی خۆشەویستیەکەی ئەمەنگە قوڵ بووە بەرامبەر ئەو ئافرەتە خۆشەویستی ئەوانە بەڕاستی هەوەسبازی نەبووە وتوانە خۆشەویستیەکە کە چۆ بۆ عشقی حەقیقیش تۆ بۆ ناو عیرفان مەولوی بۆ نمونە ئەو کە هاوڕێی مەولوی دوای مردنیش عەنبەری خۆشویستووە دوای مردن باشە یعنی کاتێ ئەو چوو ئەم ئاواتی خواردووە بڕوە بۆ لای عەنبەر بمرێ بچێ بۆ لای نەمێنێ لە ژیانە ئەڵێ بە سنگە خشێ ئەچوو باوەشی کرد بە کێلەکەیە بە کێلەکەی عەنبەرە و کێلەکەی ماجە کرد هەتاکو بچێ بۆ لای تەبن عشقەکە وایە حتا شاعری تریشمان هەیە بەڕاستی بەو شێوەن خۆرشی دەخانم هەروایە دوای مردنی مێردەکەشی عاشقی بووە هەر ژنیشە شعری بۆ مێردەکەی وتوە بەڕاستی بەڵێ کاگەیوگەینەوە سەر باسەکەمان گەر خەندەخان بە هاوکاریگا کە ڕێژوان شعریشتمان پێشکەشکات دیاردان و هەر وڵان چەند بەستن دڵان پەشێون بولبولان مەستن دیارن کەم کەم نەتۆی دڵداران نەگۆشەی دڵدا خاران و یاران های جەکزەی ئێش ئای حەسکەی دەرد ئێش کۆنەزام و هەر تازە کرد واچە بە گوڵان بەرنەیان جەخاک دڵی من دیشتن پەیوێش وە خەمناک طلوع نەشئەی بادە خوارن سەفای گەرمی بەزم دەردەدارن مەی پەنهان نەجام سافە گوڵاندا طلوع نەشئەش نەتۆی دڵاندا دەم خۆش خەندەخان زۆر سپاس دەست خۆش کاکە ڕێژوان مامۆساجان ئەوەی کە ئەزانین ئەم شعری زۆربەی شعرەکانی بە شێوەزاری گۆران نووسیوە بەڵام بە شێوەزاری کوردی بە سۆرانی ئەڵێ گوایە شعری نووسیوە بە چ زمانێکی تریش بە فارسی و بە عەرەبی و بە سۆرانی و بە هەورامی شعری هەیە حەمە ساڵحی فەخر العولەما باسمان کرد لە پێشەوە کتێبێکی گەورەشی هەیە کە ئێمەی کورد تا ئێستا نەمان ناسیوە تەذکرەت الصحفاء ئەمە کتێبێکی گەورەیە فارسی باسی یەکە هەیەتی من و تۆی کورد پێی نازانین بەداخەوە بەڕاستی ئەوە مەینەتیەکانی ئێمە تذكرة الصفحاء يعني لێبوردەکان نامەی لێبوردەکان مامۆستا من پرسیارێکی ترم هەیە من ئەم کە لە
ناوچەی کامیاران لە سەر بە مانتیقی کامیارانە ناوچەی پاڵنگان و ئەو دێی لێ لەدایک بووە دژان ئەم ناوچەیە من لە هەندێک شوێنە بیستومەوەکو بەهەشتی ونبوو و باسەکرێت ناوچەیە کە سروشتێکی زۆر زۆر سەرنجڕاکێش و غەریبی هەیە کاریگەری سروشتی ئەو ناوچەیە لەسەر مەسەرەن ئەو کە لە مناڵیەوە لەدایک بوو لەو ناوچەیە ژیا و لێش پەروەردە بوو گەورە بووە لەسەر شیعرەکان و ئەدەبیاتی فەخر العولەما چییە؟ هەموو وەرزانی مرۆڤ کوڕی سروشتە ڕنگدانەوەی سروش لەسەر مرۆڤ لە هەموو بوارەکانە و بە تایبەتی لە بواری هونەر و ئەدەبە سروش طبيعتي إنسان كان دياريكا وأن الطبيعة هي التي تحدد أشكال العليا حتى على نمدسو بنجي بو أودرس كاوشد لمسكا بو بنجي كان قاش كورتن لبر في بروي يعني سروش كاريجري هي أمش لو سروش تجواني بالنجان براسي دورو بري بالنجان جاورو إذا هاتوت السنة سروش تجوانا كي آوير بآوير وإتر هنا سكاني بهم كردستان بخش كردوا ئەو سروشتش وای کردووە کە حەمە ساڵحی فەخر العولەما چەندە شعر بۆ بوارەکانی تر بۆ عشقەکەی بڵێ ئەوەنەش شعر بۆ ستایشی سروشت و بۆ جوانی سروشتی کوردستان بڵێ ئەوەش هەر ئیشی ئەو نیە خۆمان نەزانی شاعرە پێشینەکانمان زۆربەیان سروشتیان بە جوانترین شێوە لاواندوێتەوە لەوانەش فەخر العولەما مامۆستاگیان دیارە چۆنێک باسی ئەم شاعیرە پایە بەرزەمان بکەین بە بەرنامە و دوو بەرنامە کۆتایی پێ نایە ئێمە ئەمانەوێت لە کۆتایی بەرنامەی ئەمڕۆماندا زۆر زۆر سپاسی بەڕێزە بکەین سوپاس بۆ ئەو هەموو زانیاریانەی کە لەسەر شاعیر بە ئێمەت بەخشی سوپاس مامۆستا هیوادارین بتوانین لە بۆنەی تر و بەرنامەی ترە یادی ئەم گەورە پیاوانە لێرە وەک پێشنیارێ بۆ تەلەڤیزیۆنەکەتان من وەکو کەسێکی سەربەخۆ ئەم پێشنیارەکەم بەرنامەکەتان جوانە بەڕاستی چوەتە ناو خەڵکیش من یەکێک لە تەماشەکارەکانی بەس زۆر پێویستە ئێوە ئەم شتە لە کۆڵکردنەوە نەبێ یعنی کە بۆ شاعرێ بەرنامەیەکرێ با دوو ئەڵقە بێ با ئەوەندە بێ بە تێر و تەسەلی باسی لێ بکرێت هەتا خەڵک بزانێ ئەمە کابرایی چییە ئەمە ئەوەیە تۆ ئێستا ئاو ئەیەنی ئاوە ئەی پرژێنی بە بەردەمی تینوویەکە بەڵێ مامۆستاگیان ئەمانوێت زۆر سپاسی کاک ڕێژوان تاهاش بکەین خۆی عودەکەی سەرچاومان هاتی و زۆر سپاسی هاوکارم کاک حەمیدیش بکەم ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی شاعر کۆتایی بە بەرنامەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان دێنین تا دیداری داهات و هەر شاد و سەرفراز بن ئازیزم بەستەن ئازیزم بەستەن چەوساوە نەزات زۆنارم بەستەن شیشەی نامونەنگ تەقوام شکستن ئەعزام جەبادەی مەیل تۆ مەستن ئازانم سەدای سەودای باڵاتن قەت قامەتم زکر باڵای ئاڵاتن تاوە زوڵف و ڕووی تۆ تەماشامن ئەدای نمای فەرس سوبح و عیشامن سەجادەم و هون زامت ڕەنگ کردن سوژدەم و میحراب ئەبرۆی تۆ بەردەن ئەدای زەکاتم نیسارە ڕۆحن و خاکپای تۆم هەزار فتوحن حەجم تەوافم هەر شەوەن ئەڕوون هەوای گەشتە دەور ئاسانەکەی تۆن